یاریەکانی خولی نایابی کوردستان پێدەنێتە کۆتا هەفتەکانی و لە چوارچێوەی بەڕێوەچوونی هەفتەی 28 سیروانی نوێ لە شاری سلێمانی پێشوازی لە برایەتی کرد. سیروانی نوێ تەنها بە بردنەوە دەتوانێت بەردەوامی بە ڕکابەریکردنی سەرکەوتن بۆ ناوچەی ئەمانی ڕێزبەندی بدات. برایەتی لە کێشمەکێشمی ناوچەی دابەزین خۆی بە دوورگرتووە. تایم یەکەم کوڕانی ڕزگار عەلی پاڵپشت بە یاریگای خۆی هێرشەکانی بۆ سەر گۆڵی برایەتی میوانی دەست پێ کرد. لە ئەنجامی فشارەکان ناوبژیوان لێدانێکی سزای لە خولەکی هەژدە بۆ سیروانی نوێ هەژمار کرد. ئاریان جەوهەر بە سەرکەوتووی جێبەجێی کرد و گۆڵی یەکەمی سیروانی تۆمار کرد. خۆشیەکانی سیروانی نوێ زۆری نەخایاند و خولەکی 21 ئاکار ئیبراهیم ئەنجامەکەی بۆ برایەتی یەکسان کردەوە. دواتر هەردوویانە هێرش بە هێرش وەڵامێکیان دەدایەوە، بەڵام سەرکەوتوو نەبوون لە تۆمارکردنی گۆڵی دووەم و تایم یەکەم بە یەکسانی و بە گۆڵێک بۆ هەردوو لە کۆتایی هات. لە تایمی دووەم ڕزگار عەلی باشتر پلانەکانی لە ڕێگەی یاریزانەکانی لا نێو لای کێشەی سەوز جێبەجێ دەکرد، زیاتر کۆنتڕۆلی تۆپی لابوو. لێدانە ڕاستەوخۆکان و هێرشەکانی سیروانی نوێ ترسی لەسەر گۆڵی برایەتی دروست کردبوو. بە جۆرێک چەند جارێک نزیک بوون لە هێنانی گۆڵی دووەم، بەڵام ستون و گۆڵپارێزی برایەتی ڕێگر بوون لە هەژاندنی تۆڕی گۆڵ. یاری بەو شێوەیە بەردەوام بوو تا کۆتایی و هەردوو لا بە خاڵێکەوە ئەم هەفتەی خولی نایابیان تێپەڕاند. برایەتی تیپێکی باشە و یاریکی باشمان گەرەتوانم بڵێم مستاق بێ و بووین کسێ خاڵەکە بۆ خۆمان بێ، بەڵام ترەوەش قەدەرە و لای خوایە. ئینشەڵا بتوانین ئەم دویاریماوە هیچ نەبێ لەم دویارییان هەرە بێ بەرینەوە، یعنی سێ خاڵ بەدەستبێنەوەی لە کۆتایی ڕێزبەندی نەجاتمان بێت و لە ئەوەی ترسی دابەزینمانە بێ. ئینشەڵا هەموو هەوڵەکەین بۆی بتوانین ئەم دویاریە هیچ نەبێ یاریکیان بەرینەوە. داوەرەکان هەتا حەدەکی باش کێشیان نەبوو، بەڵام خۆی هەلو یاریانە سیروان حەزی بە سێ خاڵی یاریەکە بوو لە ژێر زەختی ئێمە و لە ژێر زەختی سیروان لەوانەیە حەکەمەندەکەوە بی، بەڵام وەکو بە درێژای 90 دقە ئەو حاڵەتانە ئێمە دەبی و ئەوان دەبین کە زەخت لە نابژیوان بکەین، بەڵام بە حەقیقەت دەستیان خۆش بی، چونکە لەبەوەی هیچ حاڵەتێک نەبوو ئەوەی نەتایجەکە بگۆڕێ. بۆ خاڵێکیش ئێمە هەتا حەدێک پێڕازین لە یاریگای سیروان، چونکە سیروانێکە لەو تیپانەی هەردەم لە یاریگای خۆی لە باشترین تیپەکانن لە یاریگای خۆی. پاش بەڕێوەچوونی یاریەکانی هەفتەی 28 خولی نایابی کوردستان، یانەی سیروانی نوێ 31 خاڵی کۆ کردوێتەوە و یانەی برایەتیش 35 خاڵ لە هەکبەکەیدایە. سیروانی نوێ لە یاریگای خۆی نەیتوانی سێ خاڵی ئەم هەفتەی خولی نایاب بەدەست بێنێت. دۆخی سیروان بە جۆرێکە بەراورد بە وەرزی پێشوو، لە ئێستادا جەنگی مانەوە لە خولی نایاب دەکات و لە وەرزی پێشوو لەم هەفتانەدا یانی سیروان تا ڕادەیەک خولی نایابی بۆ خۆی یەکلایی کردبووەوە. هەستیار حاجی، کەناڵی پەیام، سلێمانی.